سەرکۆ سەحەر سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سڵاوتان لێبێت بە هیوام ئەم بەیانیش بەیانێکی پڕ ئارامی و تەندروست باشی و بەیانێکی پڕ وزە بێت بۆ هەر یەکێکتان بێگومان سێمین سیمپۆزیۆمی تەندروستی پەیمانگەی تەکنیکی کوردستان بە ناونیشانی لە پشت زەردەخەنەوە پەیوەستکردنی تەندروستی بە جوانکاریەوە لە تەندروستی سەردەمدا ئەمە ناونیشانی ئەو سیمپۆزیۆمەیە کە بۆ سێهێمین ساڵە ئەم سیمپۆزیۆمە ڕێگەخرێت تەواوی بایەخ و ئامانجی ئەم سیمپۆزیۆمە لە زاری میوانەکانەوە زیاتر بۆ ئێوەی خۆشەویستی خەمەڕوو کە بێگومان ئەم سیمپۆزیۆمەش بە هاوبەشی پەیمانگەی تەکنیکی کوردستان و سنتری BR و کاتیدا دەیان وەرکشۆپ و پانێڵ و جگەلەوەش با بڵێن تەواوی کۆمپانیاکانی بواری دەرمان و کۆمپانیاکانی سنتری تیشکی ددان و بە ئامادەبوونی دەیان پزیشکی پسپۆر لە بوارە جیاجیەکان لەم سیمپۆزیۆمەیە ئامادەن بۆی ئێمە ئەمڕۆ لە هۆڵی شێخ فاخر شێخ تەیب قەیواندین لێرە سیمپۆزیۆمەکە بەڕێواچێت چەند میوانێکم لەلایە هەندێک زانیاریمان پێ بەخشن بە ئێمە و تەواوی بینەرانی خۆشەویست بەجی خۆشحاڵیەوە دکتۆرە گەش عەبدوڵڵامان لەگەڵا بێت کابەڕێزیان سەرۆکبەشی دەرمانسازی لە هەمان کاتە تەواوی سەرپەرشتیاری سێمین سیمپۆزیۆمی تەندروستیش لەلای بەڕێزیانە دکتۆرەکیان بەخێر هاتی سپاس بۆ ئامادەبوونت سلااوت لێبێت و بەیانیت باش بێت هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم سێمین سیمپۆزیۆمی تەندروستی بە ناونیشانی لە پشت زەردەخەنەوە با بڵێن پەیوەستکردنی تەندروستی بە جوانکاریەوە لە تەندروستی سەردەمدا ئەم ناونیشانە بۆ سەرەتا بەخێر بن بەیانی ئێوە بەیانی هەموو بینەرانتان باش سەرەتا ئێمە پەیمانگەی تەکنیکی کوردستان بۆ ساڵی سێمین سیمپۆزیۆمی پزیشکیمان ینی ئەنجام ئەدەین بۆ ئەمڕۆ پێمان خۆشە ینی پێم خۆشە وردەکاریەک بەم لەسەر سیمپۆزیۆمەکانی پێشووترمان لە ساڵی 2023 کەمین سیمپۆزیۆممان ئەنجامدا کە ئەویش لەسەر نەخۆشەکانی هەر سوچگەر بوو و بۆ ساڵی 2024 و لە ساڵی 2024 دومین سیمپۆزیۆمان ئەنجامدا لەسەر کۆنتڕۆڵکردنی هەوکردن لە هۆڵەکانی نەشتەرگەریدا بەس بە خۆشحاڵیەوە بۆ ساڵی خوێندنی 2024 بۆ 2025 پەیمانگاکەمان بەشی یاریدەدەری پزیشکی ددانی ڕاگەیان بۆ مەبەستەش پێمان خۆش بوو تەواوی تەوەری سیمپۆزیۆمی ئەم ساڵمان جیاواز بێ لە بابەتە پزیشکەکانی تر بۆ مەبەستەش ددانمان هەڵبژات بۆیە بە هەماهەنگی لەگەڵ سنتەری ددانی BNR کە ئێمە ئیمزای لێکتەگەشتنیشمان هەیە لەگەڵیان بۆیە بە خۆشحاڵی و لەگەڵ ئەوان ئەم سیمپۆزیۆمە ئەنجامەدەین و تەرکیزیشمان زیاتر لەسەر جوانکاری نابێ بۆیە چەند پانێڵێکمان تایە داناوە یەکێ لە پانێڵەکانمان چۆنێتی گرنگیدانە بە پشتی ڕوویدان ینی تەنها ڕووکاری پێشوی دەمودان و شەویلگە ناخینە ڕوو بۆیە بۆ ئەمە بەستەر چەندین پزیشکی دەرمانسازی بەتوانە کە خاوەن ئەزمونن و مامۆستان لە پەیمانگاکەمان بەشدارن و لە بە هەماهەنگیش لەگەڵ پزیشکە ددانەکانی سنتەری BNR بۆ ئەمڕۆ لەگەڵمان بەشدارن. دکتۆرەگیان ئەگەر بپرسین بەڕێسان و سەرۆکبەشی دەرمانسازی گرنگی و بایەخی ئەم جۆرە سیمپۆزیۆمانە لە ناوەندە ئەکادیمیەکانە چۆن ئەیبینی؟ دەست خۆش بۆ پرسیارەکە و ئێمە چەند بەشێکی پزیشکیمان هەیە لە پەیمانگا بۆی ئەم سیمپۆزیۆمە ساڵانە بە هەماهەنگی سەرجەم بەشە پزیشکەکان ئەنجامین ینی تایبەت نییە بەلا بەشێک بەس هەر ساڵە و گرنگی ئەین بە پۆینتێک کە بابەتی سەردەمیانە بێ بە هەماهەنگی سەرجەم سەرک بەشە پزیشکەکان و مامۆستایانی هەموو بەشەکان ئەنجامین بۆی ئەم ساڵ حەزمان کرد وەکو وتم پێشتر گرنگیمان نە بە بابەتی دان چکە بابەتێکە نەک هەر سەردەمیانێ بەردەوام سەردەمیانێ بەردەوام گۆڕانکاری بەسەرایە بەردەوام تەکنیکی تازەیە بەڵام لە پشتی ئەمەوە شێوازی گرنگیدان بە بەشی پشتەیدان و بە نەخۆشیەکانی کە لە ناو دەم و دانا ڕوئەیە ئەمە پۆینتێکی زۆر گرنگە بۆ مەبەستەش وەکو وتم چەند پزیشکێکی دەرمانسازمان هێناوە ئێمە ئەمانەیە بەرچاوڕوونی بین بە خەڵک کە ئەو جۆرە دەرمانانی کە لە سەیدەلەکانە هەن چۆن بەکاربێ لەسەر چ ئەساسێ بین بە نەخۆش ئەو هەویری ددانانی کە هەیە ئەو غسولی دەمانە چۆنێتی بەکارهێنان و هەڵبژاردننی فڵچە کە ئەمە یەکێک بەشێکی سەرەکیە لە اختصاصی جگە لە پزیشکیدان پزیشکە دەرمانسازەکانیش بۆی ئێمە کوبەشی دەرمانسازی بە تایبەتی نەهاتوین ئەم پانێڵە بکەین ئەم ئیڤنت ئەنجام بین بە هەماهەنگی هەموو بەشەکانە بەڵام من وەکو سەرپەرشتیار بەشداری بووم لەوێ. دکتۆرەگیان مادەم بەم شێوازە فراوانیە میوانێکی زۆر ئامادەن فێرخوازان تا چەندە لەنێو ئەم سیمپۆزیۆمەیە ئاماژە ئەبن بۆ ئەوەی ئەوانیش لە دوا ڕۆژە کە چوونە جێگەیەک لە بوارە تەندروستێکی خۆیانە خزمەتی زیاتر بکەن بابەتی یاخود بواری تەندروستی تایبەت بە دەم و ددانیش
بابەتێکی هەرە گرنگ وەستیارە. خۆی ئێمە بە حکمی ئەوەی ناوەندێکی ئەکادیمین تەرکیزی سەرەکیمان لەسەر فێرخوازە. ڕاستە ئەم سیمپۆزیۆمانە ئەکەین کۆمەڵە میوانی زۆری تایبەت داوەتەکەینە ناو ناوەندەکەمان زیاتر بۆ ناساندنا زیاتر بۆ هەماهەنگیە، بەڵام لە کۆتاییە تەرکیزی سەرەکیمان لەسەر فێرخوازە. ئێمە مانوێ فێرخوازەکانمان سنتەر بن، ببینن پەیمانگاکەیان لە چ ئاستێکایە، ببینن چ میوانێک ڕوومان تێەکە کە ئەمە بەڕاستی شانازێکی گەورەیە بۆ ئێمە ناوەندێکی ئەکادیمین لە پلەیەکی بەرزین لە ئاستی زانکۆ و پەیمانگاکانی تراین. فێرخوازەکانمان بەشدارن لە ڕێخستنی سیمپۆزیۆم و بەڕێوەبردننی کۆنفرانس و چەندین پانێڵە. بۆیە ینی تانیەوەی هۆڵەکە ئەگەر میوان بێ لە نیوەکەی ئێمە فۆکەسمان لەسەر ئەوەیە فێرخوازەکانمان بەشدار بن. طبعاً هەمووشی بۆ ئەوەیە کە هەماهەنگی دروست بێ، یەکترناسین دروست بێ، فکرەیەکی تازە وەرگرن، لینکی بواری زانستی بزەبت. بەڵێ دەستی تۆش خۆش بێ. دەست خۆش، زۆر سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە هاوکارمانە. زۆر سپاس، دەست خۆش. دکتۆرێکیان زۆر خۆشحاڵ بووین. زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشی بەرنامە لەگەڵمانە بوو دکتۆرە نەشمیل عەبدوڵڵا کابڕێزیان سەرۆک بەشی دەرمانسازی لە هەمان کاتە سەرپەرشتیاری سێمین سیمپۆزیۆمی تەندروستی لە پەیمانگەی تەکنیکی کوردستان. جا ئێستا پێم خۆشە یەکێک لە پانێڵستەکان وەرگرین میوانێکی دیکەی بەرنامە لەگەڵمانە بێت بەجێ خۆشحاڵیەوە باسی پانێڵەکەیەکە زۆر بەڕێز دکتۆر هێڵ فەرهاد عەلی کابڕێزیان مامۆستان لە بەشی دەرمانسازی و لە هەمان کاتە پانێڵستیشن. دکتۆر گیان بە خێرهاتی، سپاس بۆ ئامادەبوونت، سلااوت لێبێ. هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەم، هەمیشە پاک و خاوێن ڕاگررتنی دەم و ددانەکانی یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان. لێرەوە پەیامی هۆشیاری چییە بۆ هاوڵاتیان پێش ئەوەی بچمە سەر بابەتی پانێڵەکەت کە زیاتر ئاگیان لە دەم و ددانیان بێت؟ بەڵێ دیارە پاراستنی سەلامەتی و تەندروستی دەمودان زۆر گرنگە و ئەمە بەدر لەلایەنە جوانکاریەکەی ئەمە پەیوەندی ڕاستەخۆی بە تەندروستیەوە هەیە. بنراوە سەلامەتی و بە تەندروستمانەوەی دەمودان زامنی سەلامەتی و بە تەندروستمانەوەی باقی سیستەمەکانی تری لەشی ئەمەیە، بۆیە بەدڵنیایەوە پاکڕاگرتن و بە سەلامەتی هێشتنەوەی دەمودان کۆڵەکەی بە تەندروست هێشتنەوەی لەشی ئەمەیە. ئەو پانێڵەی بەڕێستان باس لە چی ئەکات تایبەت بە تەندروستی دەم و ددانەکان؟ دیارە بنەمەوێت زۆر جەخت بخەمەوە سەر ئەو دڵگرانی و ئەو نیگەرانی و یاخود ئەو قەلەقەی کە لەناو خەڵکا هەیە لەسەر هەنێک پێکهاتەی ناو هەویری ددان کە هەنێک ئەترسن کە بۆ مناڵ خراپ بێت و بێتەوەی شێرپەنجە. ئەمانە کۆمەڵێک بابەتی وەکوڵێ باون هەنووکەین لەناو خەڵکا، ئەمانەی ئەو نیگەرانیانە بڕەوێنینەوە و وەڵامی زانستیمان بۆ ئامادە کردو بۆەوەی کە بە خەڵکی خۆمان بڵین کە چ بەرهەمێک چه هەویرێکی دان بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان هەڵبژێت. کاتە بابەتەکەی بەڕێستان باز لە هەویری دەم و ددانەکە چ هۆشیارێکی تر هەیە لەم نێوەندەیە بە تایبەت لە ئێستای سەردەمی تەکنەلۆژیا یاخود پێشکەوتنی تەکنەلۆژیا لێرە و لەوێ یاخود وڵاتانی دەرەوە ڕەنگە لە بابەتی بواری تەندروستی هەنگاوی زۆر باشیان نابێت. ئەم لینکەتان چۆن دروست کردو لەگەڵ وڵاتانی دەرەوە؟ وەکو بابەتی تەکنۆلۆژی ئێمە خۆشبەختانە وەکو جاران نییە، ئێستا زۆر بە ئاسانتر ئەتوانین دەستمان ڕابگا بە کۆمەڵە سەرچاوی تەندروستی بڕاپێکراوی سەردەمیانە و هەنووکەیی. لێرەش ئاماژە بە کۆمەڵێک راپۆرتی تازە ئەدەین کە پەیوەندیان هەیە بە بەناو خۆی عێراقەوە کۆمەڵێک بەرهەمان لە دەروی وڵات خەدەغە کراون و ئەکرێن بەرهەمانە لەناو عێراقا تەواجودی هەبێ. ئێمە چی بکەین بۆەوەی ئیسفادە لەو راپۆرت و لەو لێکۆڵینەوەوانە بکەین کە بەداخەوە لێرە لە عێراق سنتەرێکی توێژینەوە و لێکۆڵینەوەی وردمان نییە لە پێکاتەی دەرمانەکان بە پشتبەستن بۆ تەکنۆلۆژیا بۆ توێژینەوانی کە ئەوان ئەیکەن ئێمەش دەتوانین ئاراستەی ڕێنمایەکانی خۆمان بە مەبەستی سەلامەتی و پاراستنی تەندروستی خەڵکی خۆمان بخەینە ڕێ. ئەنجامدانی سیمپۆزیۆمێکی وەها ناوبەناو کە یاخود لێرە و لەوێ ساڵانە ئەنجام ئەدرێت لە ناوەندە ئەکادیمیەکان و بە تایبەتیش پەیمانگەی تەکنیکی کوردستان ئەو دەست پێشخەری زۆر کردووە، دەستان خۆش بێت و نمونەتان زۆر بێت. تا چەندە هاوڵاتیانی خۆشەویست بتوانن پشکنینی با بڵێن دەم و ددانیان بکەن بە چەند مانگجارێک بێن سەردانی پزیشکی پسپۆر بکەن لەم نێوەندەیە بۆ ئەوەی زیاتر ئاگایان لە دەم و ددانیان بێت و ئاگاشیان لە خواردنە زیان بەخشەکان بێت. ئەمە تۆزێک پەیوەندی بە پسپۆرەکەی منەوە نییە، من وەکو پزیشکی دەرمانساز بەڵام وەکو بە شێوازێکی گشتی باشترە 3 مانگ تا 6 مانگ جارێک هەموو کەسێک پشکنینێکی دانی بکات، هیچ نەبێت سەردانی پزیشکێک
کات ئێمە چونکە بەداخەوە خەڵکی خۆمان زۆر بە گرنگیەوە لە ددانەکانی ناڕوانی هەتا و کاتی کە تووشی ئاڵنگاریەک تووشی نەخۆشیەکە بێت لە ددانەکانی ئەو کاتە ئەچێ بەهانایەوە بەڵام لە هەموو دنیای باوباوی پریڤێنشنە وەک لە تریتمنت ینی ڕێگریکردن لە نەخۆشی ئێستا فۆکەسی زۆر وردی لەسرە کە ئێمە چۆن ڕێگری بکەین لەوەی نەخۆشەکە سەر هەڵبا بەڵام بەداخەوە لە وڵاتی خۆمان ئێمە مامەڵە لەگەڵ نەخۆشیاکەین کاکرێ ئەم سیمپۆزیەمانە ڕێگەیەک بن بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی بۆی کە بەدەم خۆیانەوە بڕۆن و ڕێگری بکەن لە توشبوونیان بە کۆمەڵی نەخۆشی دەموندا. زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بفەرمۆ. سپاس بۆ جەنابەت، زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر هێڵ فەرهاد کابەڕێزیان مامۆستان لە بەشی دەرمانسازی و لە هەمان کاتە پانێڵستیشن لە سێمین سیمپۆزیۆمی تەندروستی بە ناونیشانی لە پشت زەردەخەنەوە پێوەستکردنی تەندروستی بە جوانکاریەوە لە تەندروستی سەردەمدا کە بێگومان ئەمە ناونیشانێکی هەرە گرنگە لەبەر ئەوەی ددانەکان تەنیا ڕووکاری پێشەوە نابینێت بەڵکو لە پشت ددانەکانەوە گرنگە هاوڵاتیانی خۆشەویست ئاگاداری ئەوە بن پشکنینی باش بکەن بۆ دەم و ددانەکانیان لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە بۆ ئەوەی ئەو گیر و گرفتە تەندروستیانی کە هەیەە بتوانن بە زووترین کات چارەسەری بکەن بە هیواین ئەوەی هەموو لایەکتان ساغ و سەلامەت بن و دەم و ددانێکی تەندروستیشتان هەبێت و هەمیشەش زەردەخەنە لەسەر لێو ددانەکانتان بێت. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم.